بویە ئەمڕۆ میوانداری بەڕێز دکتۆر دلاوەر مەهدیمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕی بازاڕە داراییەکان و مامۆستای زانکۆشن. دکتۆر سڵاوت لێ بێدەم کاتت باش. دکتۆر ئەگەر بینەری ئەو راپۆرتە بوو بێتی بینیمان کە جیاوازی نرخەیە لە نێوان نووسنگەیەک بۆ نووسنگەیەکی دیکە، جا تێڕوانینی تۆ دیدی تۆ چییە لەسەرم بابەتە؟ بۆچی ئەم جیاوازیە هەیە؟ سڵاو لە ئێوەش سوپاس بۆ میوانداریکردنتان. راپۆرتەکان بەڕاستی تێروتە سەر زۆر شتیان ڕوون کردەوە، بەڵام سەرچاوی هەموو مەسەلەکە بەڕاستی ئەوەیە کە بەداخەوە بانکی مرکزی نەیتوانیوە هەیمێنەی خۆی لە شێوەی تەشریعاتی قانونی و لە شێوەی تەنفیزکردنی ئەو ڕێنمایانەی کە دەری ئەکات و پۆلیسیانەی کە هەیەی تەنفیزی بکات لە عێراقا. بەتایبەت تەسەوڕەکەم هەنێک ململانەکانی نێوان هەرێم و عێراقیش بەشێک بێت لەو حاڵەتەکە ئەمەی دروست کردووە. بەڕاستی ئەمە کەوای کردووە کە سعرێکی کە قەرارە خۆی عێراق بەهای دراوی لە ڕێژەیەکی سابتە تەسبیت کردووە و بەشی پێویست یەدەجی هەیە کە بیپارێزێت، بەڵام وەزعی بەڕاستی بارودۆخی شەژاوی سیاسی لە عێراق و بەتایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەدەخولاتی دەرەکی و ئەمانە نەهێشتووە کە ئەم پرۆسەیە سەر بگرێت. لەبەرەوە یعنی دەسەڵاتی قانونی بەڕاستی بەرپرسە لەو مەسەلەیە کە هەر کەس و بە ئارزوی خۆی لە بازاڕ. باشە دکتۆر دلاوەر، بۆچی بانکی ناوەندی ڕێکارێکی جددی ناگرێتە بەر بۆی کە ئەم نووسنگانی ئاڵوگۆڕی دراو هەمویان لەژێر کۆنتترۆڵا بن یاخود بە یاسا کار بکەن، ناویان تۆمار بکرێ، هیچ ڕێکارێکی نیە یا خۆی ناوێت؟ بەڕێی من دەسەڵاتیان نییە بیکات، ینی مەوزوعەکە تەنها مەسلەیەکی پەیوەندی بە بانکی مرکزیەوە نییە، ینی پەیوەندیکی مەوزوعێکی ئابووری نییە بە سەراحەت. ینی مەسەلەکە لە دەرەوەی ئەو پۆلیسیانەیە کە بانکی مرکزی بەتەمایە تەنفیزیان بکات. تەداخلاتی سیاسیە بەڕای من بارودۆخی شڕژاوی سیاسی ناو عێراق نایڵێت ئەم پلانانەی بانکی مرکزی بەڕاستی تەنفیز بکرێن. ینی وەکو ئاماژەتان پێدا لە راپۆرتەکەیە هەموو ئەو نووسنگانە بەڕاستی هەمووی غێر قانونین و مەفروزە دۆلار تەنها لە دەست چەند جیهەتێکی معنی وەکو بانقەکان وەکو ئەو کۆمپانیا مۆڵەت پێدراوانە بێت کە لە ژێر چەتری بانکی مرکزیە ئیدارە و کۆنتترۆڵ ئەکرێن و لەژێر دەستی هیچ کەسێکیکان نەبێت. ئەسڵەن هەموو تەداولێکی دۆلار و هەموو کڕین و فرۆشتنێک بە مڵک و لە هەموو شتێکە لە وڵاتەکەیە ئەکرێت مەفروزە بە دینار بێت نەک بە دۆلار. باشە دکتۆر، لە ڕێگەی ئەم نووسنگانەوە زۆر جارە بینین کە یاری بە بازاڕەکرێ، ئەبینین کە لە گەڕێکی شۆڕش نرخێکە، لە گەڕێکی تر نرخێکی ترە، زۆر جاریان بە کۆمەڵ کاریگەریەک دروستەکەن. جا ئەم کاریگەریانەی کە دروستیەکەن کە یاری بە بازاڕەکەن بە پێی پێویستی خۆیان بێ وەکو خۆیان ئەڵەن پێویستیان بە دینار بێ بە دۆلار بێ، ئەم کاریگەریانە دروستەکەن. ئەمە ڕنگدانەوەی چییە بێ، کاردانەوەی چییە بێ لەسەر سیستمی ئابووری و دارایی عێراق بەگشتی؟ تەلاعوبەی کە لە ناوشارە بۆ نمونەکەی خۆت لە گەڕەکی شۆڕش لە گەڕەکی بەختیاری مەسەلا لەگەڵ ناوبازار لە گەڕەکی ڕووناکی کە مرکزی گۆڕینەوەی درا و نووسنگەکانە هینە تاسیرێکی کاتی ئەبێ بەڕاستی ڕۆژانەیە، چونکە بەعام بە هیچ شێوێ ناگونجێ بۆ نمونە $100 بە 146,000 بێت لە هەولێر، بەڵام لە بەسڕە بە 147 بێت. ئێستا بازاری هەموو عێراق بە شێوەیەکان هەمووی گروپی واتساپ و گروپی تەلەگرام و ئەمانە هەمووی بەستۆ بەیەکەوە هەموو ئاگای لە بازارەکەی بەڕاستی، لە هەر شوێنە حرەکەی ڕووبات ئەوی ترێکان بەنسبەت ئەوەی کە لە هەولێر و ئەم فەرقی کە ئێستا ئێمە ئیبینین ڕۆژانە مەسەلا ئەگەر من و جەنابل بە سیارەکەی خۆمان بە ناو شارە تێپەڕین لە 60 و 100 و ئەم لە ئەبینین فەرقێکی زۆر هەیە. ئەوەیە کە دووری شوێنەکانە، بۆ نمونە گەڕەکی بەختیاریان نووسنگەکان ئەبینیت سپرێ دەکە بینی کڕین و فرۆشتن زۆر بەرزترە لەوەی کە لە گەڕەکی ڕووناکی ئەبینیت، چونکە کابرا مەجبورە وا بکە. یان لە ڕۆژانی جمعە و شەمانە تۆ نازانی کە ڕۆژی داهاتوو کە دەوام ئەکرێتەوە ئیخبارێکی تازەیە چی ڕوو ئەیات.
لەبەرەوە مەجبورە احتیاطی خۆی بکات بە سعرێکی کەمتر وەریگرێت و بە سعرێکی زیاتریش بیفرۆشێت بۆ ئەوی خۆی لە زەرەرێک لابات کە دیار نییە یان ئەوە تا بۆ نمونە وەکو عەرزکردی لە گەڕەکێکی دوور تا ئیگەنێتە ناوجەرگەی ئیشەکە شێخەڵا بۆرسە یان ئەوە تا لە بۆ ڕووناچی کە لەوێ مابینەکە سپرێ دەکەت زۆر کەمە 100 دینارە جاری وایە 50 دینارە. باشە دکتۆر کاریگەری نەرێنی نابێت ئەمە گەێنێتە ئەوێت بەڵێ ئەیبێت بەڵام کاتیە کاتی مەسەلەن ئەو فەرقە کەمەی کە ئێمە ئەیبینین ڕۆژانە لە بازاڕا کاریگەریی کاتی هەیە بەڕاستی کەمە یانی لانی کاتێکی ڕۆژانێ بەڵام بوونی ئەو نووسنگە ناقانونیانە تەئکید کاریگەریی زۆر خراپی ئەبێت و ئەوەیە کە دۆلاری بەو بەرزیە هێشتوتەوە لە 146,000 ئەوانەیە کە خۆی مەفروضە 132,000 بێت و ئەمە ئەزانین بەڕاستی هەر کاتێک بەهای دراوی وڵاتێک دابەزی هەڵاوسان بە دوای خۆیانە بە تایبەت لە عێراقا کە ئەمە زۆر کاریگەرە و زۆر بە وازەحی ئەبێنرێت یانی باشە کەواتە هەمتانی هیچ توێژینەوەیەک چونکە ئێمە وڵاتێکین هەموو شتێک هاوردە ئەەکەین پێویستمان بە درایی بیانیە بۆی بیکڕین کاتێ درایی بیانی گرانە بێدە بەرامبەر دینارێکی خۆمانە معنایەوە شتەکان گرانە بن. باشەکەواتە دکتۆر ئەم نووسنگانەی ئاڵوگۆڕی درا و بەرپرسن لەوەی کە بەهای دینار ئەو بەرامبەر بە دۆلار لە بازاڕی ئازادانە گەڕێتە سەر و بەهایی کە پێویستە و فەرمیە بۆی دانراوە. وەکو عەرزم کردی بەرپرسیارەتیشیان هەر هەیە تەمان بەڵام ئیشەکەشیان خۆ بە شاراوە نییە ینی بۆ من و جەنابە دەچین بە بازاڕا ئەیبینین ینی ئەکرێت دەسەڵاتیش ئەوە ببینێت و لێپێچینەوەیان لەگەڵا بکات بە ژێرەی بەو شێوەی کە بەرژەوەندی عام و هاوڵاتیانە و دووبارە بانی منەمێ ئەوە هیمکەمەوە کە ینی هەولێر بە تەنها بۆ نمونە بازاری هەولێر بە تەنها کاریگەری نییە لەسەر بەهای دۆلار دینار و دۆلار چونکە بازاری هەموو عێراق پێکەوە بەستراوە بەڕاستی ینی سلێمانیمان هەیە ئەویش بازارێکی بەقووەتە بەغداد بەسڕا بۆ نمونە ئەمانە مەرکەزن شتێک بازارەکە هەمووی پێکەوە بەستراوە بەڵام بە دڵنیاییەوە ڕێخستنەوەی ئەو نووسنگانە لە چوارچێوەی قانونێکی دامەزراوی تون تۆڵ و دەسەڵاتێکی تەنفیزی کە چاودێریان بکات زۆر باشترە هەمیشە ئەو هەنگاوانە لە بەرژەوەندی خەڵکو و هاوڵاتیان ئەو کوڕێگە چارەسەرە. باشە دکتۆر دلاوەر بە دەرفەت هێزام کە پێشبینی جەنابە وەربگرم لەسەر داهاتووی دینار بەرامبەر بە دۆلار و هەمیشە پێشبینیەکانە دروست دەرچووە و ئێستا ئەمەوێ بە وردی پێم بڵێ ئایا پێشبینیەکەی دینار زیاتر بەرز بێتەوە یاخودنا چۆنە بێت؟ ئاراستەی ئێستا ئەوەیە کە بەڕاستی دینار بەهێزترە بێت بەهێزبوونی دینار و هاتنە خواری حتا لێڤڵی 140 بۆرە و 133 و 34 و 35 خۆی شتێکە کە مەفروضەوە بێت ینی تا ئێستا کە نەهاتووە ئەمەیان نەشاز بووە وەزعەکە ینی مەفروضە خۆی بێتەوە ئێرە پێم وایە بارودۆخی ئێستای ئێران و تمەن و هەنێ هەنگاوی تازەی بانکی مەرکەزی هەیە لە عێراق کە ئاسانەکەن کە تاجرەکان بە ئاسانتر بتوان دۆلار بە نرخی بانکی مەرکەزی وەربگرن و بە ئاسانی شتمەکی پێ هاوردە بکەن ینی ئەمانە هەمووی کاریگەرە شتێکی کەمان بیر نەچێ بە سەراحەت ینی من ئەمە ئینێکی شخصیە بەڕاستی ینی چۆنڵی ئۆبزەرویشنێکی شخصیە کە من خۆم بینیومە لە زۆر شوێنە باز ناکرێت بانقەکانیش بەڕاستی قۆرخی ئەم مەوزوعیان کردو ئیستیقلالیان کردو بەشێکن لەوەی کە بەهای دۆلاریان بەو بەرزی هێشتوتەوە بۆ نمونە ینی لە جەنابەت کارتێکت پێ ئەتەوێت بلیتێ بکڕیت سەفەرێ بکەی بۆ تورکیا بۆ دوبەی بۆ هەر شوێنە بێت ینی ئەمە شتێکی زۆر تەبیعیە معقول نییە کە بانقەکان لە 105 مودێلی یاخۆن ینی و هیچ ڕقابەیەکی بەسەر ئەوانەوە نییە کە محاسەبەیان بکات زۆر باش واکات کە تۆ بە سعری بانکی مەرکەزیش ئەتەوێت شتێکی قانونی بکەیت بەڵام تەبان خۆ ناتوانانی بکەیت ئیلا لە ڕێگەی بانقەکانەوە نەبێ و بانک معتەبەرەکانیش بەڵام لە هەمان کاتا دیسان دۆلار 100 دلار بەر 142,000 لەسەرەکەوێت ینی ئەمە زۆرە بەڕاستی ڕاستە. دکتۆر دلاوەر مەهدی پێم خۆشە کاتێکی دیکە لەسەر ئەم بابەتانەی دیکە هەر لە ناو ستۆدیۆ گفتوگۆ بکەین ئێمە قسەی زیاترەکەین لەسەر و بابەتانە و بەگشتی سوپاس دەکەین ئەمڕۆ
بەڕێستان بە زانیاری و پێشبینیەکانتان بابەتەکەتان دەوڵەمەندتر کرد. انشاءالله. زۆر سوپاس.